تێکچوونی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی و سەنگەرد لە یەکترگرتنیان لە زینی وەرتێ و خراپبوونی بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا بە گەورەترین کێشەی ئێستای کوردستان دادەندرێت. پەرلەمانیش کە بە باڵاترین دەستگای یاسادانان دادەندرێت و ئەرچی یەکلاکردنەوەی پرسە چارەنووسازەکانە، بەڵام ماوەیەکی زۆرە کۆنە بۆتەوە لەسەر ئەو پرسانەش بێدەنجی هەڵبژاردووە. پەرلەمانتارێکی فراکسۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت حیزبە بەشداربووەکانی حکوومەت بەمەبەست پەرلەمانی کوردستانیان پەک خستووە، نایەنەوێت پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەڵبسێت. بەداخەوە پەرلەمانی کوردستان بە مەبەست پەک خراوە، دەتوانین بڵێن پەک خراوە، چونکە نەکۆبوونەوە دەکا نە پرۆسەی چاودێریکردن کە چاودێریکردنی حکوومەتە کە بەشێکی سەرەکی ئەرچی پەرلەمانی کوردستان چاودێریکردنی حکوومەتە، نە پرۆسەی چاودێریکردن دەتوانرێت بکرێ ئەگەر پەرلەمان دانەنیشێ و یاخود دەوامی پەرلەمان نەبێ. ئێمە چەند جارێک داوامان کردووە کە پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەستێت کە ئێستا دەبێ ئەرک و ڕۆڵی تێدا بجێڕێ، بەڵام بەداخەوە ئەو حیزبانی کە بەشدارن لە حکوومەت ڕێگرن لەوەی کە پەرلەمان کۆ بێتەوە بە ئەرچ سەرەکی خۆی کە چاودێریکردنی حکوومەتە هەستێت، چونکە هەموو پرۆسەکانی تر یاخود هەموو ڕێکارەکانی تر لەناو پرۆسەی چاودێریکردندا ئێمە دەتوانین ڕۆڵی تێدا بجێڕین. چاودێرێکی سیاسیش دەڵێت دەبێت لەم دۆخە هەستیارەی کە ئێستا کوردستانی پێدا تێدەپەڕێت پەرلەمان بێدەنجی بشکێنێت و بە ڕۆڵی خۆی هەڵبسێت، لە ژێر هەیمەنەی حیزب بێتە دەرێ. پەرلەمانی کوردستان دوای تەواوبوونی پشووی بەهاریان هاتنە سەر دۆخێک کە پێی دەگوترێت دۆخی کەرەنتینەکردنی هەرێمی کوردستان و تا دەرنەچوون. ئەمە کرا بە بیانوە بۆی پەرلەمانی کوردستان کۆنە بێتەوە، دەست بە خولی ئاسایی خۆی نەکات. بەڵام دیسانیش ئەوە مانای ئەوە نییە کە پەرلەمان بەڕاستی خۆی لەو بەرپرسیارەتەی سەر شانی خۆی بدزێتەوە کە دەبێت وەکو جیهەتێک کە چاودێری دەستگاکانی تەلفیزی دەکات لە هەرێمی کوردستان لەو دۆخە هەستیارە کە موچەی خەڵکی کوردستان دوا دەکەوێت، لەو دۆخە هەستیارە کە ژیان و گوزەرانی خەڵکی لەو پەڕی ئەوەدا بەڕاستی پەرلەمان دەبوو وەکو جیهەتێکی ڕقابی ڕۆڵی خۆی ببینێ. ئەوەی کەوای کردووە پێشتریش ئەمە دەزانین پەرلەمانی کوردستان ئەو خولە و خولی پێشتریش لە ئەدای خۆیان لەوەکو دەستگای ڕقابی ناتوانیەوە ئەرچی خۆیان ببینن. نەبوونی هەڵوێستی پەرلەمان لەم دۆخە ناهەموارەی کە ئێستا کوردستانی پێدا تێدەپەڕێت دەرخەری ئەو ڕاستیەیە کە پەرلەمان تا ئێستا لە ژێر هەیمەنەی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستاندایە. هەر کاتێک ئەوان مەبەستیان بێت پەرلەمان بۆ پرسێک کە لە بەرژۆندیان دابێت بەکاری بهێنن، دانیشتن ئەنجام دەدەن، ئەگەرنا دەرگای پەرلەمان دادەخەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.